بەناوی خوای گەورە سڵاوتان لەبێت بینەرانی بەڕێز و خۆشەویست ڕێژەی هەژاری و بێکاری لە هەرێمی کوردستان ڕووی لە هەڵکشانە فراکسیۆنی کۆمەڵی دادگەریش لە پەرلەمانی کوردستان سەرخاڵی داڕشتنی پێشنازە یاسایەکە بۆی لە پەرلەمان پەسەند بکرێت و ئەوانەی کە بێکارن مانگانە حکوومەت بڕێک پارەیان پێبدات. بەرزبوونەوەی ڕێژەی بێکاری لە کاتێکدایە لە سەرەتای ئەم کابینێ لایەنە پێکێنەرەکان بانگشەی دابینکردنی هەلی کارۆر و کوردستانێکی بێزیشان دەکرد، بەڵام تاکو ئێستا پرۆژەیەکی جدی و هەنگاوی کردداری بۆ چارەسەرکردنی کێشەی بێکاری و هەژاری لە هەرێمی کوردستان نەنراوە. لە بەرنامەی ئەمڕۆ قسە لە سەرۆکارەکانی بەرزبوونەوەی ڕێژەی بێکاری هەروە لێکەوتەکانی و چارەسەر دەکەین لەگەڵمان. ڕێژەی هەژاری و بێکاری لە هەرێمی کوردستان ڕووی لە هەڵکشانە. فراکسیۆنی کۆمەڵیش سەرقاڵی ئامادەکردنی پێشنیازە یاسایەکە بۆ ئەوەی ئەوانەی بێکارن مانگانە لەلایەن حکوومەتەوە بڕێک پارەیان پێ بدرێت. ماوەی زیاتر لە 7 ساڵە پرۆسەی دامەزراندن بە شێوەیەکی ئاشکرا وەستاوە و بەو هۆیەوە بە هەزاران دەرچووی دانەمەزرا و بێکار بوون و لە کەرتی تایبەتیش هەلیکاریان بۆ نەڕەخساوە. بەپێی ئامارەکان لە ماوەی 7 ساڵی ڕابردوودا زیاتر لە 200,000 قوتابی زانکۆ و پەیمانگاکانیان تەواو کردووە و حکوومەت دای نەمەزراندون. ئەمە جگەلەوەی لە دوای ساڵی 2014ەوە بەشێک لەو کەسانی لە کەرتی تایبەتکاریان دەکرد بەهۆی قەیرانی داراییەوە کارەکانیان لەدەستدا. لە ئێستاشدا لەگەڵ زیادبوونی داهاتی هەرێمی کوردستان بۆ سەروی 1 تریلیۆن دینار فراکسیۆنی کۆمەڵ سەرقاڵی ئامادەکردنی پرۆژە یاسایەکە بۆ هاوکاریکردنی بێکاران. لەم بارەوە عەبدوستار مەجید سەرۆکی فراکسیۆنی کۆمەڵی دادگەری لە پەرلەمانی کوردستان ڕایگەیاند ڕێژەی بێکاری و هەژاری لە هەڵکشاندایە، بۆیە فراکسیۆنی کۆمەڵ سەرقاڵی ئامادەکردنی پێشنیازە یاسایەکە کە هاوشێوەی سیستەمی سۆسیاڵ لە وڵاتانی ئەوروپا حکوومەت ناچار بکات بە پێدانی هاوکاریەکی مانگانە بۆ ئەو کەسانەی کە هەژار و بێکارن تا ئەو کاتەی لە کەرتی گشتیان تایبەت کارێکی دەست دەکەوێت. عەبدوستار مەجید ئاماژەی بەوەش کرد هیچ پاساوێک نییە بۆ ڕەتکردنەوەی پرۆژەکە، چونکە دۆخی دارایی هەرێم لەو پەڕی باشیدایە و حکوومەت داهاتێکی زەبەلاحی لەبەردەستدایە. دوای کۆتایی هێنان بە لێبڕینی موچە کاتیەوە هاتووە بە هەمووانەوە لە خەمی چارەسەرکردنی دیاردەی هەژاری و دابەزاندنی ڕێژەی بێکاری و هەژاری دابین و ئەم پێشنیازە یاساییە باشترین ڕێگە چارەیە. هەڵکشانی ڕێژەی بێکاری و هەژاری لە کاتێکدایە لایەنە پێکێنەرەکانی کابینەی نوێمی حکوومەتی هەرێم لە بەڵێنەکانی هەڵبژاردندا باسییان لە بنیادنانی کوردستانێکی بەهێز و ڕەخساندنی هەلی کار دەکرد، کەچی دوای تێپەڕبوونی نیوەی تەمەنی کابینەکە هێشتا هەنگاوی جدیان بۆ ڕەخساندنی هەلیکار بۆ بێکاران و بنیادنانی ئابوووریەکی بەهێز نەناوە. بە پێچەوانەوە ساڵ بە ساڵ ڕێژەی هەژاری و بێکاری لە هەرێم زیاد دەکات. جارێکتر سڵاوتان لەبێت بینەرانی بەڕێز بۆ قسەکردن لە سەرم پرسە میاندەرێک لە بەڕێزان دلێر محمود ئابووریناس و پەرلەمانتاری پێشووی کوردستان لە سودی سەرکی، هەروە لە هەولێرەوە عوسمانکانی کوردەیی ئەندامی پەرلەمانی کوردستان لە فراکسیۆنی کۆمەڵی دادگەریمان کردووە. سوپاسی ئامادەبوونیان دەکەین. مامۆستا دلێر بەخێر بێن سەرتە لە بەڕێستانەوە دەست پێ بکەین. زۆر سوپاس دەکەین سەرتە لەوە دەست پێ بکەین بەر لەوەی کە بچینە سەر هۆکارەکانی بێکاری بۆچی لە هەرێمی کوردستان ئامارێکی ڕاستەقینە و وردمان لەبارەی ڕێژەی هەژاری و لەبارەی ڕێژەی بێکاریش نییە؟ وڵای خۆی لە ڕاستیە وایە هەمان وایە. ئێمە لەبەرەوەی دایرەی حسامان هەیە، ئەوایە ساڵانە یاخود هەر 6 مانجارێک ژمارەی بێکاری لە هەرێمی کوردستانە بکرایەتە ڕوو، بڵێن لە تەمەنی 7 ساڵیەوە تاکو تەمەنی 55 ساڵی کە چەند کەس بێکارە لە هەرێمی کوردستاندا. بەڵام ئەوەی کە نییە بەڕاستی ئەوایە هەبوایە، بەڵام باشنیشتەوە بوو خۆی لە هەرێمی کوردستانە ئێمە ئەوایە هەر لە سەرتاوانێ کە هەمان بوو ساڵانێک نەما دوایی ئەنجومەنێکە بۆایە بەناوی ئەنجومەنی ڕاژەوانێ. ئەم ئەنجومەنی ڕاژێ ئەو کاتە ئەیزانی کە پێداویستی هەر وەزارەتێک هەر فەرمانگەیەک چەنە لە بۆ کارمەنددار اقتصاسی لە اقتصاسەکان یاخود بە شێوەی تر بڵین ئەشیزانی اینجا لە ڕێگەی ئەو ئەیتوانی کە لە دایرەی ئەحسا داوا بکات کە بڵێ ڕێژەی بێکاریمان چۆنە
و اختصاصیان چییە ئەوە باشترە بوو بەڵام وازانم ئێستا ئەنجومەنی ڕاژەیە نەماوە ینی مەجلیسی خدمە. باش بۆچی ئەوزان پرۆژە یاساکەی لە 2011 دەرچووە ئێستا یاریدەرێکیش دانراوە بۆ سەرۆکی حکوومەت بۆ کاروباری و بەرهێنان و ڕاژەی گشتی بەڵام تا ئێستا ئەم ئەنجومەنە پێک نهاتەوە. ئەم ئەنجومەنە ڕۆڵی هەیە گەر پێی بێت لەوەی کە هەری کار بڕەخسێنرێ بزانرێت کوێ پێویستی بە بڵێن دامەزراندن هەیە کەمی هەیە لە فەرمانبەر. گرنگیەوە ئەنجومەنە چییە؟ گرنگیەوە ئەنجومەنە ئەوەیە یعنی ئەتوانێت معلوماتی لەلا ئەبێت چی وەزارەتێ لە وزارەتەکان پێویستی بە چی اختصاصێکە لە اختصاصەکان کە کەم و کوڕی هەیە بۆی بتوانێت یاخود لە وەزارەتێکی ترەوە بۆی نەقلکات یاخود توانێت بۆی دامەزرێنێت یاخود پێویستی بە چەنە لە دامەزراندن. یعنی ئەو ئەنجومەنە زۆر گرنگە بۆ هەموو حکوومەتێک ئەگەر بێت و بە شێوەیەکی گرنگی بە دامەزراوەکانی بات. یعنی یەکێکە لە دامەزراوە گرنگەکانی حکوومەتی هەرێمی کوردستان ئەوایە کە زووتر دای مەزرانایە و لە هەمان کاتابیری لەو کردایەتەوانێک کە ئێمە حالیان ئێستا بۆ نمونە لە دەرشوانی زانکۆ و پەیمانگەکان چەند کەسمان هەیە و اختصاسیان چییە پێویستمان بە چییە بۆ ئەوەی ئەو منکوڕێی خۆم پێویست بۆ ئەو ساکەیانی ئەنجومەنی ڕاژەقی پەیوەندیەکانی زیاتر ئەبوو لەگەڵ ئەو وەزارەتی پەیوەندیدارە وەزارەتی معنیە بە تایبەتی بڵین لەگەڵ وەزارەتی خوێندنی باڵایە کە بۆ ساڵانی داهاتوو پێویستی بە چی اختصاسێکە بێت هەرێمی کوردستان. یعنی یەکێکە خۆی توانی بڵۆین یەکێک لەو دامەزراوە گرنگانی کە پێویستە زۆر گرنگی پێ بدرێت و لە زۆربەی زۆری حکوومەتەکانی شاگرنگی زۆری پێدراوە. باش بەزوو لەبەرەوەی کە دامەزراندن عشوایی نەبێت یاخود دامەزراندن هەر بۆ ئەوە نەبێ موچەوەرگرێت دامەزراندن بۆ ئەوە بێت کەسێکی دەرچوو ئەچێتە شوێنێ بتوانێت بە پێی اختصاسی خۆیش کا و دڵی بە ئیشەکەی خۆش بێ و وەکو کەسێک وەکو کارمەندێک خزمەت بە وڵاتەکەی بکات. باش بەزوو ئەوەی کە بڵێن هەر کەسێک لە تەمەنی بۆ نمونە 80 تا 65 ئەگەر کارینە بێ بە بێکار هەژمار دەکرێت بڵێن ئەو ڕێژێ هەیە خۆی ئەوە نییە بڵین ئەو ساڵی کە دائەندێت لە وڵاتێکەوە بۆ وڵاتێکی جیاوازی نەبێت لەوانەیە لە وڵاتێکی ئەوروپا لە 7 ساڵەوە بێ لە شوێنی تر لە 7 ساڵەوە بێ بەڵام بڕێی من ئەتوانین بڵین لە کوردستانی ئێمە لەبەرەوەی بێکاریمان زۆرە لە تەمەنی 18 ساڵیەوە تاوەکو 50 یاخود بۆ 50 ساڵە کە ئەمانە بێ ئیشن توانرێ بە پێی پێداویستی هەوڵ بدرێت ئیشان بۆ بدۆزرێتەوانێ لە کەرتی گشتیە و هەلامان کاتیشە هەوڵ بدرێت کە ئیشیشان بۆ بدۆزرێتەوە لە کەرتی تایبەتە ئەوە لە دوایە یینەسەری بۆ چۆن ئەتوانێت لە کەرتی تایبەتە بۆ ورتر حەزەکەم بەس باس بکە ئاماری فەرمی هەبوو پێش 2014 بۆ نمونە ڕێژەی بێکاری لە کوردستانە لە 6 بوو بێ و هەژاری لە 3 بوو بێ بەڵام لە دوای 2014 هەندێک ساڵ ڕۆژ بۆ لە 14 ڕێژەی بێکاری ڕێژەی هەژاریش بامان شێوە بەرز بووە. هۆکاری چیەکە ئێمە پێش 2014 فرۆشتی نەوت ڕێژەی بێکاری و بڵێتە هەژاریش نزم و بەڵام دوایەوەی کە سەرای نەوتەکەشمان فرۆشت بەڵام ڕێژەی بێکاری هەژاری ڕووی لە زیادبوون کرد. خۆی لەواقع گەڕێتەوە بۆ ئەوەی کە لە ساڵی 2014 نەمانتوانی بە تەواوەتی لەگەڵ حکوومەتی عێراقیە ڕێبکەین لەسەر ئەوەی کە ئێمە لە سەڵاحەبەی داهاتی خۆمان لە داهاتی گشتی عێراق بگرین و نەوتەکەی ڕادەستکەین لە ڕێگەی سۆمەوانێ ئەوە بوو لەو کاتانە ینی کە نرخی نەوت بەرز بووانێ ئێمە بە ڕاقع و حکوومەتی هەرێمی کوردستان مەغرور بووین بەوەی کە داهاتمان زیاتر ئەبێت داهاتمان زیاتر ئەبێت و ئەتوانین موچە بدەین بە تەواوەتی ئەوە خاڵێک بوو لە خاڵەکان خاڵێکی تر لە دوای ئەوە بۆ حکوومەتی عێراقی ئەو بەشە بودجەی کە بۆ ئەبوایە بیناردایە بۆ هەرێمی کوردستان نەینارد ئەویش لە ئەنجامی ڕێکنەکەوتنی حکوومەتی هەرێم و حکوومەتی ناوەندیەوە بوو لە هەردوو تەرەفەوە بوو کە نەینارد ئەوەش بۆ هۆی ئەوەی کە بڵین تاکو ڕادەیەک مەجار زیاتر بکاتەوە بۆ گەندەڵی بە تایبەتی لە داهاتی نەوتە ئەجا داهاتی ناوخۆ. باش بەس بە فرۆشتنی ئەمە ئەو وەزە هاتە پێشەوانێ خۆی لە واقع ئەوە کە هاتە پێشەوانێ ئەوە بووی تر بە شێوەیەکی فەرمی لە ساڵی 2014 سیانزە ئەتوانین بڵین دامەزراندن وەستا مەگەر بە شێوەی تایبەت هەبوو بێت دامەزراندن وەستا کە دامەزراندن وەستا تۆ ساڵ بە ساڵ ژیرێک لە خەڵک
تەمەنی بەر دەبێتەوە ئەبێتە 18 ساڵیان 7 ساڵێتە مەدانی کارەوانەیە و ساڵ بە ساڵیش هەموو ساڵێکی ژمارەیەکی تر دەرشوانی پەیمانگە و زانکۆکانمان ئەبێت بەبێ ئەوەی بیرمانەوە کردبێتەوە کە چۆن بیان خەینەگەڵ چۆر توانە سول لە توانیان لە وزیان لە اقتصاسیان لەو شارەزایی کە پیانە وەری بگرین ینی کە ئەوەیە کە من باسی ئەڵێم ئەنجومەنی ڕاژە گرنگەکەی لەوایە کە ئەبێ ئیمکرێت ئەنجومەنی ڕاژە بە تەنها ئەنجومەنێک نییە پەیوەست بێ بەخۆیەوە جومەنە ینی پەیوەندیدارە بە کۆمەڵی وەزارەتی دیاریکراوە لە سەرجەمی هەرێمی کوردستانە یاخود لە هەر وڵاتێکدا کە ئەتوانێت ساڵان هەموو 6 مانگجارێک یان ساڵانە تەقریری خۆی دراسی خۆی بکات کە بە چ شێوەیەک چارەسەری تاکو و ڕادەیەک چارەسەری کەم و کوڕی بکات لە دایرەکانە یاخود بێکاری کەم ترکات. باشە بەس دوای فرۆشتنەوەت بڵین جگە لە بێکاری زیادی کرد کێشەی خزمەت گوزاریش کەم بوو بڵین خزمەت گوزارە سەرەتایەکانیش کێشیان بۆ دوو جگە لەوەش کردەکانی بۆ منە کشتتوکاڵ بێ گەشتیاری بێ ئەوانش پاشقشیان کردووە کە دوجار بێکاری زیاتری لەکەوتەوە خۆی لەواقع ئەبێمە ئەومان لە بکردنەچێت ئێمە کە باسی ئەو هۆکارانەمان کرد کە بڵین بێکاری زۆر بووی ئەو هۆکارانەمان کرد کە داهات کەم بوانێ لە هەمان کاتیشا ئێمە نرخی نەوتیش دابەزی ساڵانە نرخی نەوت دابەزی بۆ ڕادەیەک کە ئیتر لەوانە حکومت خۆزگەی خواستایە بەوەی کە لە ساڵی 2000 لە نیاتی 2013 لەگە حکومەتی عێراقی ڕێبکەوە لە هەمان کاتان نەخۆشی کۆرۆنا ها ئەوەشە نرخی نوتی دابەزان ئەوەش شتێکی سەرتاسەری بوو لە هەموو جیانە بوو هەموو ئەو هۆکارانە بوون و لە هەمان کاتەکەواشی لێ هاویانی تۆ سێریکە بێکاری تەنها ئەوە نییە تۆ خەڵک بچێتە لای حکومت کار بکات بێکاری ینی بەڕێی من ئەوەیە کە حکومت چۆن توانێت هەلی کاری بۆ بەڕەخسێنی هەلی کار چ لە کردی تایبەت چ لە کردی گشتی یاخود لای حکومت یعنی کە تۆ ئەو داهاتەی کە هەبوو ئیترکو کە ئەڵێن کە بەشی موچەی نەکرد هەڵبەتە بەشی پرۆژە و بەرهێنانەکانی ژناکات بەشی پرۆژەی خزمەتگوزاری ناکات چونکە پرۆژەی و بەرهێنان و پرۆژەی خزمەتگوزاری تاکو نەبێت ناتوانێت هەڵسە بە استثمارکردنی ئەو هێزیکارەی کە هەیە لە دەرەوانێ بەو شێوەی کە هەیە چونکە زۆربەی کەس ئەوەیە کە بەڕاستی ئەگەر بێت و پرۆژەی وەبەرهێنان بکرایەتەوانێ بڵێن وکو مەسەلەی قوتابخانە لە بواری تەندروستیە لە بواری ڕێگاوبانە لە هەموو بوارەکانی ترا پرۆژە خزمەتگوزاریەکان ئەمانە خۆی لەخوا پێویستی بەچیە بوو پێویستی بە کارمەند دەبوو یعنی بەلایەنی کەمەوانەیە هەر ملیۆنێ دینار لە مانگێکا 25 کەسی خستە سەرکار اینجا ئەگەر پرۆژەیەک سێری وایە وانە 100 ملیۆنی بۆ دابن لە بزانە چەند ڕۆژ 25 کرێکار 25 کرێکارە خاتە سەر ئیش و ئەمە ئەتوانێت کە ئەم خەڵکانە بکەونە سەر ئیش بەڵام لە کەرتی تایبەتە بەڵام خۆی لە واقعا ئیتر کە بەشی لە هەمان کاتیشە ئەبێتە هۆی چی ئەوە ئەبێتە هۆی ئەوەی کە بازار بوژێتەوەوانێ ینی هەر تەنها بازار لە بڵین لە بواری خواردنە لە بواری کەرەستەی بیناسازیە لە بواری کەرەستەی کەرەسەکانی کەمالیاتی تری ژیانە کاڵاکانی ترە ئەمە خۆی لەخوا بازار ئەبوژێنێتەوە چونکە چەند لەلایەن حکومەتەوە پارە بکەوێتە ناو خەڵکەوانەیە چەند تەنظیمی داهات بکرێت ئەوەنەش هەلی کار ئەڕەخسێنێ ئەوەنەش بازار ئەبوژێنێتەوە ناو هەموو وڵاتێک باش بەس بۆچی ئێستا پێ دوای نەوتەکە ئێمە کەرتی کشتتوڵەکە هەر پێشتیش دوای نەوت و بڵێن پێش نەوت شەر فرامۆش کرابوو هەلی کاری و پێویست نەرەخسێنەوە کاتێک کوردستان دۆڵەمەندە بە زەوی کشتتوکاڵی بەپیت و هەروە هێزی کاریە بۆ کەرتی گەشتیاری ئەوانە شەر ڕاستە کە ئەم دوو کەرتە نەتوانراوە تێیدا لە کەرتی تایبەت هەلی کاری پێویست بەرەخسێنرە حکومەت ئەمە بکات خۆی لە ڕاستیە ئەتوانین بڵین حکومت لە ساڵی 2002 ئەمانە زیاتر هەوڵی دا کە هەلی کار بڕەخسێنێ بەچی ئەوش بۆی کە سلفەی زەراعی سلفەی پیشەسازی سلفەی خانوبەرەی دا بە هاوڵاتیان چونکە تۆ کە لە کاتێکا سلفە دەدرێت بە هاوڵاتیان یاخود سلفە دەدرێت بە هاوڵاتیان بۆ دروستکردنی خانوبەرە یاخود بۆ دروستکردنی پرۆژەی کشتتوکاڵی چ لە بواری نەباتی چ لە بواری حیوانی یاخود ئەگەر بێت و لە هەمان کاتا سرفەش بدرێ بە هەنێ پرۆژەی
پیشەسازی استراتیژی کە موادی ئەوەلەکەی لە داخلی خۆمانە هەیە خۆی لە خۆیەوە حەلیکار ئاڕاقسێنێت وەح لە هەمان کاتیشە سەرچاوی داهات ئەکا بە فرەیی تەنها پشت بە بنەوە نابەسرێت یعنی بەواقع ئەتوانین بڵین لە کابینەی شەش گرنگی پێدرا لە دوای کابینەی شەش ئیتر ئەو سلفانە نەما کە خۆی لە واقع ئەو سلفانە حکومت ئەگەر بێت و لە سەرەتا سنووقێکی بۆ دروست بکات بڕێ پارەی تێخات ئیتر بەردەوام پارەی ناوێت تێخیتەوە تۆ چونکە بەردەوام ساڵانە ئەو پارەی سلفەیە کە ئەیدەی بە خەڵک شر لە بواری خانوبەرا بێت چ لە بواری پیشەسازیە بێت چ لە بواری کشت و کاڵا بێت چ لە بواری گەشتیاریە بێت ساڵانە ئەو کەسانە کە فرۆژەکانیان تەواو ئەبێ قەرزەکانیان ئەگەڕێنەوەوانێ کە قەرزەکانیان ئەگەڕێنەوە ئەچێتەوە سەر ئەو سندوقە ئەو سندوقە بەردەوام لە گەردا دەبێت بەردەوام کاری پێ ئەکرێت بەڵام بەداخەوانێ وەستێندا و ئەو پارانشکە وەرگیرایەوانێ هەمووی بەکارهێنرا بۆ مەسەلەی موشەوە ئەویش بەوەی کە ئەو هۆکارانی کە لە پێشەوە باسمان کرد کە نەمان ئیتر وای لێ هاو کە موچە نەدرێت باشە بەس کە دامەزران ئێستا بڵین لە 2014ەوە بڵین وەستاوە پێش 2014ش هیچ لە کردی تایبەت شەریکارێکی و تونەی خەڵک چی بکە بۆ نە حکوومەتیش پرۆژەی بەدیلی هەبووە کە پرۆژەی گشتی دامەزراندن خۆی ئەمەیە کاکە حەکی موقعەکەیە لێرە یعنی هەموو حکوومەتێک ئەبێ لە کاتێکە هەر حکوومەتێکەر کابینەیە لە کاتێکە بەرنامەی حکوومەتەکەی پێشکەشەکات کە کابینەیەکی نوێتەکایوانێ یەکێ لەو خاڵانی کە پێویستە زۆر بە گرنگی بیری لێ بکاتەوە مەسەلەی هەلی کارە مەسەلەی دامەزراندنە مەسەلەی ڕەخساندنی کارە هەلی کارە بۆ ئەو کەسانەی کە ئەیانەیە ئیشکەن ئەمە پێویستە لەسەر حکوومەت بیر لەوە بکاتەوە ئێستا بۆ نمونە پێویستە لە لایەکی ترەوانە چی بکات یعنی کۆمەڵە شەریکات هەیە چ یاخود شەریکات یاخود کارگەی پیشەسازی هەیە چ ناوخۆیی چ دەروی وڵات کە لێرە کار دەکەن پێویستە حکوومەت ئیلزامیان بکا بۆی کە کارمەندەکانیان خەڵکی ناو هەرێمی کوردستان بن بە دەرەجەی یەکەم کاریان پێ بکات یعنی ناکرێت کارمەندەکان لە دەروی هەرێمی کوردستان بێنرێن و کاریان پێ بکرێت و کاری ژنەیرێت بە کارمەندەکانی ناو هەرێمی کوردستان لەوانەیە کارمەند هەبێت لە قەیناکە لەوانەیە زۆر کارمەند هەندێک کارمەند هەبێ فەنی بێت ئەم کارمەندە فەنیە قەیناکە بێنرێ بەڵام کارمەندێکی تر کە لێرە لە اختصاسەکەی هەبێ پێویستە کە ئەو کارگەیە یاخود پێویستە ئەو شەریکەیە لە هەر بوارێکدا کارەکە کرێکاری ناوخۆ ئیش پێ بکات ئەمە شتێکی زۆر چاکە بێت ئەمەش خۆی لەخوا هەلیکاری دەکات هەلیکار ئەڕەخسێنێت و بێکاریش کەمتر ئەکاتەوە مامۆستا عوسمان سوپاس بۆ ئەم بەدەبوونی بەڕێزی شت دەمەوێت سەرتا لەوە دەست پێ بکەین سەبارەت بە مەسلەی ئەو پرۆژە بڵێن ئەو پێشنازە یاسایی کە وەکو فراکسیۆنی کۆمەڵی دادگەری ئامادەتان کردووە لەبارەی ئەوەی کە پێشکەش بکرێ و ئەوانەی کە بێکارن بڕەپارەیەکیان پێ بدرێت بەڵێ سەرەتا بە ناوی خوای بەخشندەی میهرەبان سڵاو لە جەنابەت و هەروەها سڵاو لە سەرجەم بینەرانی بەڕێزی کەناڵی ئاسمانی پەیام و بە خێراتنی جەنابی مامۆستاش دەکەم دەستخۆشی لێ دەکەم هەڵبەتە کاری پەرلەمانتار بەدەمەوە چوون و بەهاناوە هاتنی هاوڵاتیان و دانیشتوانی ئەو وڵاتەیە ئێمەش وەکو کاتێکەوە خۆمان بە نوێنەری ئەو خەڵکە دەزانین دەبێ هەز بکەین بە بەرپرسیارەتی سەرشانی خۆمان کام پرۆژە و کام یاسا و کام بڕیار و کام داواکاری گرینگە بۆ ڕای گشتی هەموو هاوڵاتیان ئەوە بخەینە بەرنامەی کار و ئەوە داوا بکەین بۆی هەموار بکرێت ئەوە داوا بکەین بۆی کەەوە جێبەجێ بکرێ و بخرێتە گەڕ بەڵام بە تایبەت ئەو یاسای سۆشیالکەوە فراکسیۆنی کۆمەڵی دادگەری لە پەرلەمانی کوردستان داوای کردو و نووسیوێتەوە وەلو هێشتا لە کاتی فرسەین هێشتا کاتی تەقدیمکردن و پێشنیارکردن نییە بەڵام دوای مانجینۆ پشت بەخوا ئەو کاتە ئیشەڵا ما تەقدیمی دەکەین
دەمەوێت لێرە بەڕاستی ئاماژە بە هەوڵی بەڕێز سەرۆکی فراکسیۆنی کۆمەڵی دادگاری بکەم کاک عەبدولستار خۆی پاداشی داتەوە ئەو بیرۆکەی جەنابیان بوو کە ئێمە شەسمان لەوە ڕاگرت بڵێ جێی خۆیەتی کە ئەگەر خەڵکی موچەخۆر مافێکی هەبێ و داوای بکات لە حکوومەت بەڵام ئەدی ئەوەی کە بێموچەیە و ئەوەی کە موچەخۆر نییە و ئەوەی کە خاوەن پێداویستی تایبەتە و یان بۆی ناکرێت کارێک ئەنجام بدا ئەو چ تاوانێکی هەیە بۆیە ئەو بڕیارە ئەو پێشنیازە بۆەوە بووکەوە لە خزمەت خەڵکی هەژار و خەڵکی چینی هەژاری دەرەجە یەک ئەوانی کەەوە وەکو ئافرەتی بێپیا و ئەوانی کە بێ هاوژینن ئەو منداڵانی کە بێ بڵێ بەڵێ ئەو پێشنیازی یاسایی کێوە بەنیازمانگین و بڵێن پێشکەشیکەن کە پەرلەمان دەست بەرانشتەکانی دەکاتەوە پێتان وایە حکوومەت جێبەجێکە یا خودی ئێستا پێتان وایە داهات هێرێم بەشیەوە دەکات کە ئەو پێشنیازە یاسایە پەرلەمان پەسەندی بکات و ئەوانەی کە بێکارن بڵێن هاوکاریان بکرێت تا کارێک دەدۆزنەوە؟ بەڵێ هەڵبەتە ئێمە وەکو سوێدی یاساییمان خواردوە نابێت هەڵبین لەبەر پرسیارەتی خۆمان ئەگەر حکوومەت بە دەنگمانەوە بێ یان نا و ئەگەر جێبەجێ بکریان نا بەڵام حکوومەتی هەرێم کاتێکەوە ئەم داوا و پێشنیارانەی ئێمە کە داوایان دەکەین ئەگەر پشتگوێیان دەخا بەڕاستی ئێمە لەو ئانوساتەی ئێستادا پێمان وانییە پاساوەکانی موبەڕێرەکانی مقنیع و دڵنیاکەرەوە بن لەبەرەوەی داهاتی ناوخۆی زیاتر لە ملیارێکەوە هەروەها 200 ئەو داهاتی کە لە بەغداوە دێ ئەو پارەیە تەنها ئەگەر بێت و لە دەستێکی ئەمین و دڵسۆزدا بێ ئەو 200 ملیارێکە لە بەغداوە دێ بای هەموو هاوڵاتیانی کوردستان دەکا بۆی کە وەکو سۆشیال پێیان بدرێ شتێکی ڕەمزی شتێکی وەکو ڕێزلێنان بۆی کەوا خەڵکێک ئینتیما و وەفا و دڵسۆزی بۆ ئەو خەڵک و خاکەی خۆی بمێنێ وایان کردوکەوە هەموو گەنج و هاوڵاتی کوردستان بەداخەوە لەگەڵ ڕێزم ڕێگای هەندەران بگرێتە بەر لەو دەریانە بخینچێ بۆیە ئەو بڕەپارێک ئێمە داوای دەکەین شتێکی وای تێ ناچێ و هەروەها دەبێتە مای بە خەمەوەبوونی حکوومەتیش بۆ ئەم هاوڵاتیانە ئەو خاوەن پێداویستی تایبەت و بەڵێ 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 زۆر باشە ئەگەر سەوتەکان تۆزێک لای من ئەگەر بەڵێ بەڵێ ئەگەر شتێکت مابێت لەسەر پرۆژەکە دەتوانن پشتگیرشی بۆ کۆبکەنەوە لە ناو بڵێن پێشنیازە یاسایەکە لە ناو پەرلەمانی کوردستان دەتوانن ئەوە بکەن چکە پێویستی بە لایەنەکانی تریشە کارێکەکەی داواکردنی ئەو پێشنیارە بەڕاستی ئەوەیە کە ئێمە وەکو فراکسیۆنی کۆمەڵ بەڕاستی لە ناو چینی هەرە هەژاری ئەو کوردستانە داین ڕۆژانە نییە خەڵک لە مزگەوتان و لە ڕێگا و لە بازار و لە شوێنە گشتەکان داوای یارمەتی نەکە داوای کۆمەچی نەکە ئەو داوای قوتۆشیرێک دەکا بۆ مناڵەکەی ئەو داوای کرەی نۆرینگە دکتۆر و پزیشکێک دەکا ئەو داوای وەز بە دەرمانێک دەکا بۆی بکردن ئەو داوا دەکات لەوەی کەەوە یعنی زۆر بەداخۆ داوای کرێخانووی دەکات ماگانە 100,000 بۆی نادرێ لەسەر ئەم هەموو داهاتەی کوردستان لەبەر ئەوەی کە نادادگەری هەیە و لەبەر ئەوەی کە ناشەفافی و ناڕوونی هەیە یاسای چاکسازی بەڕاستی لەبری ئەوەی کەەوە کاراسانیمان بۆ بکە بەڕاستی ئەویش بۆ تا ئەرچێک لەسەر داهات و لە ژێرخانی ئابووری کوردستان بۆیە بەڕاستی ئێمە هەستمان بە پرسیارەتی کردووە ئەو هۆکارە بۆ کە ئێمە داوا بکەین و وارووا زەختش لەسەر دەکەینەوە بەڵێ ئەی سەبارەت بە بەسەرەی بڵین بێبێکاری و ئێستاش کۆچی گەنجان هەیە بۆ دەرەوەی وڵات کە بەشێک هێرە بڵین هۆکاری سەرەکی بۆی بێکاریەوە پێشتر لە پەرلەمانی پرۆژە یاسایەکنەوە بۆ دەرچوانی دانەمەزرا و سێیەکەمەکان ئەوانە بۆچی بڵین پەسەند نەکران کێشەکە لە پەرلەمانە یاخود حکوومەت ڕەتی کردونەتەوە ئەو پرۆژە یاسا و پێشنیازە یاسایانە کە پەیوەندیان بە دامەزراندنەوە هەیە؟ بەڵێ پێگومان چۆن پێشنیاری وا نەبووە داواکاری وا هەبووە بە هەمان شێوە لە فراکسیۆنی خۆمان فراکسیۆنی کۆمەڵ ئێمە داوامان کردووە بۆی کەوا دەرچووەکان کاریان بۆ بدۆزرێتەوە ینی بخرێن ناو ئیش و پرۆژەوە بەلای کەمی ئەو سێیەکەمەکە کە هەشتێکی زۆر سەرەتایە ینی ساڵانە ئەگەر تەماشا بکەیت چەند کەسێک تێ ناپەڕێت چەند لانەیە 100 کەسێکمان هەبێ حکوومەتی هەرێم بەڕاستی نەیتوانیەوەکەوە هەڵبستێ بە ئەداکردنی گچکەترین وەزیفەی سەرشانی خۆی کەوا دامەزرانی سێیەکەمەکەیە کە هەر بڕیاری پێ دەرچووە هەر یاسایە بۆ خۆی بەڵام ئەو هەموو ساڵانە کە دەرچوو هەن بەڕاستی تا ئێستا هەموو لە 2011ەوە هیچ دامەزرانێکی فەرمی نەبووە مەگەر کەسێک لە شوێنێک وەکو هەندێک لە پزیشکان کەوا تایبەتمەند بوون بۆیە بەڕاستی حکوومەت بێباکە حکوومەت
نەک هەر خەڵک برسیا بگرە حکومت خەڵکی برسی کردووە ئێمە پێمان بەڕاستی حکومت ئەگە بیەوێ تەمەشای ئەو هەموو کەتە تایبەتە بکە کە لە کوردستان بەرکار بووە ئەگە تەمەشا بکەین هەر لە شاری هەولێر کاک عەبدولحەکیم گەورەترین مەشروعی چنین و دوورین هەبوو کە جلوبەرجی پیاوان لێ دەردەچوو بەڵام کە حکومی بوو ئێستا فرۆشراوە بۆ شوێنی دروستکردنی BBC کە بەڕاستی شتێکی زیان بەخشیشە ئەنجا کەتی تایبەتە یعنی نەک حکومت ناوێ پرۆژەی خزمەتگوزاری یان ئەوانەیەکەوە بۆ بەکارخستنی هاوڵاتیانە بۆی کە پرۆژەی هەلی کار بۆ خەڵک بدۆزێتەوە بەڵکو دەیەوێ خەڵکیش برسیکەوە خەڵک مردن بە خەڵک پیشاندا بۆی بەتایە شکر بێ ئەگەر بێت و ئەو یاسای فاستەخەفە قەومەهو فەئەطاعوه خوای گەورە دەفەرمێ فیرعەون هەستا خەڵکەکەی خۆی کپ کرد بێدەنگ کرد برسی کرد تاوەکو شوێنکەوتەی بن بۆیە بەڕاستی ئەو حکومەتانەش ئەو یاسایە پەیڕەو دەکەن خەڵک برسی دەکەن خەڵک دەتۆقێنن خەڵک لە هەموو ئومێد و هیوایەک دادەڕنن تاوەکو شوێنکەوتەی وان بن باشە بەس ئێوە بڵێن لەو پێشنیازە یاسایە ئامانستانەوەی ئەگەر لە پەرلەمانە پەسەند بکرێ بۆ نمونە دەرچوانی دانەمەزرا و کێستە باز لەوە دەکرێت کە ساڵانە 30 بۆ 35,000 بڵین لە ماوەی ساڵە زیاد لە 200,000 دەرچووی دانەمەزرا هەیە بڕێک پاریان پێ درێت تا بڵین کارێک دەدۆزنەوە پێشتریش بیمەی بێکاری هەبوو بۆ بڵین دەرچوانی دانەمەزرا و 150,000 دینار هەبوو دەکرێت ئەمە بکرێ داهاتەکە بە شێوە دەکات بەدڵنیاییەوە کاک عەبدولحەکیم ئەگەر لە هەموو ئەهلی ئەوانەیەکەوە تایبەتمەندن لەو بوارە و لیان بپرسرێ هەمووی قەناعەت بەوە نییە کە ئەو داهاتەی کوردستان بایی نەوەک سۆشیال نەکە بەڵکو بگرە بای موچەش بە زیادەوە هەیە بەڵام لەبەر تەخشان و پەخشان بەش ناکە بۆیە ئێمە بەڕاستی کە ئەو پێشنیازە لەبەر دڵسۆزی با ئەوەش بڵێ نەک هەر پەرلەمان فراکسیۆنی کۆمەڵی دادگەری چەند بەڕێزێشتر لە فراکسیۆن جیاوازەکانیش لەگەڵمانن بۆ واژووکردن و بۆ بەرزکردنەوە و هەروەها داواکەمان بۆی کەوا بەهێزتر بێ بەڵام لەبەر کەم خەمی و سارد خەمی حکوومەت بەڕاستی کەمتر وایە ئومێدمان هەبێ بەڵام ئێمە وازبی خۆمان ما لا يدرك كله لا يترك جله ئەگەر ئێمە نەتوانین هەموو خەڵکی کوردستان خزمەت بکەین دەتوانین بەشێکەوە ئەوانەیەکەوە گرینگن زەرورن ئەوانەیەکەوە خاوەن پێداویستی تایبەتن شتێکی وان بۆ ببڕینەوە کە بەڵێ ئەگەر خەڵکانێک لێرە و لەوێ قسە لەسەر پەرلەمان دەکات لەسەر حکوومەت دەکات لەسەوە دەکات لەوانەیە هەندێک جار حەقی بێ کە نەیتوانیوە بەڕاستی داخوازی و داوای ڕەوای هاوڵاتیان جێبەجێ بکە گرچکەترین ماف بۆ نمونە ئاو کارەبا فەرموو ئاو کارەبا نییە ئەگە سیر دەکەی ئەگە کارەبای کەتی تایبەت و مۆلدەکان نێمەنێ لەوانەیە هەموو هاوڵاتیانی کوردستان قڕ بکەن و هەروەها ئەگە سیر بکەین یعنی معاشە یان خەستەخانەکانن تەمەشاکە هەموو چەند مستەشفای ئەهلیمان هەیە بەڵام مستەشفا حکوومیەکان تەنانەت دەرزێکی کوتانیان نییە بۆیە بەڕاستی بێخەمی حکوومەت وا دەکە هەندێک جار بێ ئومێد بین ئەگەنا ئێمە بە داوای خۆمان و بە گرنگی پرۆژەکەش ئەو پرۆژە یاساش بەڕاستی پێمان وایە جێبەجێ دەکرێت وەلەو چەند داوای ترمان پێشتر تەقدیم کردووە جواب بە نەدراتەوە خۆم لە مانجی ڕابردوودا پرۆژە یاسای ریسایکلینم تەقدیمی پەرلەمان کرد پرۆژە یاسای ریسایکلین واتە نوێ سەر لە نوێ سوود وەرگرتنەوە لەو کەلوپە لە بەسەرچوو خۆڵ و خاشاکەی کەوا لەگەڵ ڕێز و حرمەتم بۆ هەم لایەک ببینێران کە فرێ دەدرێ و لەسەر خۆڵ و تەنەکەکان فرێ دەدرێ سەر لە نوێ مادە سەرەتاییەکان لێ دروست بکرێتەوە لەبەر هەڵوێستێکمان لە پەرلەمان کەوا بایکۆتی دانیشتێکی پەرلەمانمان کرد بۆ جەلسەی دواتر نیاخسەوە بەرنامەی کار یعنی بەڕاستی ئەو نەفەسە تەسکە حیزبیەی کە لە پەرلەماندا موسەیتەرە بەڕاستی وای کردو هەندێک جار پرۆژەکان بەلاڕێدا بباتن بەڵێ سوپاس دەکەین بەڵێ بینەرانی بەڕست ناوبڕێکی کورت و دەگەڕێنە وڵاتان لەگەڵمان بمێنەوە جارێکتر سڵاوتان لەبێت بینەرانی بەڕست مامۆستا دەرێت سەبارەت بە بڵێن داهاتی هەرێم ئێستا بە شێوە ناکە ئەگەر لە ڕێی پرۆژە یاسای بودجە بێ کە سەنات و پەرلەمان دامەزراندن بکرێتەوە یاخود ئەوەی کە پێشتر بیمە بێکاری هەبوو بۆ دەرچوانی دانەمەزراوی یاخود بڵێن بیمەیەک بۆوانەی کە هەژار و بێکارن داهاتەکە بە شێوە ناکات بکرێت ئەزین چیکە حەکیم ئێمە مەسەلەی کە یعنی تۆرە سەیری کە شەوانە ئەگەر گوێگریت هەرێکە داهاتەکەی چەگەڵێ مانگیەوەنە ئەڕات و لەگەڵ ئەوەی کە ئەیبەسێتەوە بۆ نرخی سۆمۆی عێراقی کە بای ئەوەی ئەوەناڕوە یعنی هەتا کوێسایەکێک نییە چەند کەسێک نین متتەفیق بنەوەی
بالضبط بڵێ مانگی تریلیۆنێ دینارە با 50 ملیۆنی کەمتر بێ زیاتر بێ ئەمە مشکلەیەک ناکات تریلیۆنێ دینارە یعنی هەمووی ئینەوتری ئەمەش ئەگەڕێتەوە بۆچی ئەگەڕێتەوە بۆ ئەوەی لە پێشە موشتێکەوە پرۆژە یاسای بودجەی نییە ساڵانە وا ئیمڕۆ ئێستا ئێمە کە ساڵی 2021 تازە نابێ باشی داوای ئەوە بکەین کە پرۆژە یاسای بودجەی ساڵی 2021 بێت نا پرۆژە یاسای ساڵی 2021 لە کاتێکا تەواو ئەبێت و ئەگەر بێت و هەل لە ئێستا پرۆژە یاسای ساڵی 2021 بێتە ناو پەرلەمانەوە لە ئێستا و قسەی لەسەر بکرێ و مناقشەی لەسەر بکرێ و راپۆرتی لیژنەکانی پەرلەمانی لەسەر بنووسرێ و بێتەوە بۆ خوێندنەوەی دووەمی و بێتەوە بۆ موافقەتەکردنی حکوومەت و بۆ بڵاوکردنەوەی لە واقعی کوردستانیە ئەمە دوو مانگی تری بەلایەنی کەمەوانێ ئەمە گەشتینە مانگیدا خۆی پێویستە پرۆژە یاسای بودجە ئەوەی کە هەیە یعنی هەموو ساڵێک لە مانگی دەی ساڵی پێشووە بێتە ناو پەرلەمانەوانە لە پەرلەمان بۆی مناقشەی لەسەر بکرێت ئێمە پێویستە ئێستا پەرلەمان لە پێش هەموو شێگەداهای پرۆژە یاسای ساڵی 2022 بکرێت لە مانگی یاخود مانگی 11 بێتە ناو پەرلەمانەوە دەبەرەوەی لە ناو پەرلەمانە ئەوە نیە یەکسەر بێ مناقشەی لەسەر بکرێت لە ناو پەرلەمانە پێویست ئەچێ بۆ هەموو لیژنەکان و هەموو لیژنەکان راپۆرتی خۆیانی لەسەر ئەنووسن و کەم و کوڕەکەی خەنە بەردەست و بە نووسینەی خەنە بەردەست و لە دوای ئەوە ئینجا مناقشەی لەسەرکرێت لە پەرلەمانە لەوانەیە چەند ڕۆژە چەند هەفتەیەکی بێ بۆ مناقشەکردنە لە پێش هەموو شتێکەوانێ پێویستە ئەم پرۆژە یاسایی کە بەڕێز مامۆستا باسی کرد لە پێش هەموو شتێکەوە داوای ئەوە بکرێت کە پرۆژە یاسایی بودجەی ساڵی 2022 بێتە پەرلەمان ئێستا واز لە 2021 بهێنرێ بەڵێ بڵێن نەنە بژێت هیچ ئیسفادەی لێ ناکەی پێم وتی پرۆژە یاسای بودجە لەو کاتێک کە هێتە ناو پەرلەمانەوانێ لەو ڕۆژەی کە هێتە ناو پەرلەمانەوە تاکۆ ڕۆژەی لەلایەن حکوومەتەوە دەرەچێت وەقایعی عێراقیە بڵاو ئەکرێتەوە ئینجا ڕێنمایی دارایی بۆ دەرەکرێت ڕێنمایی دارایی بۆ دەرەکرێت ئەمە دوو مانگی ئەوێت بەکردەوە لەبەرەوە کە دوو مانگیێ بەکردەوە ئەوەی کە ئێمە با بۆ داهاتوو خەفەت خۆین داهاتوو خەفەت خۆینەوەیە کە داوا لە حکوومەت بکرێت پەرلەمانتاران گرنگتیری وەربگرن بۆ ساڵی کە لە مانگی دەیاخود مانگی 11 پرۆژە یاسای بودجەی ساڵی 2022 بهێنرێتە ناو پەرلەمان و مناقشەی لەسەر بکرێت لەسەر ئەساسی ئەو داهاتە تەقدیریە ئەو خەرجیە تەقدیریەی کە هەیە لە پرۆژە یاسای بودجەکە ئەو ساکە بتوانرێت ینی پرۆژە کۆمەڵی ئەتوانێت بەبێ کار و بۆ کاریوان لە پرۆژە لەو کاتە داواکاری ئەوە بکرێت کە ئەمە بۆچی یەکرێ پارەی لێ چونکە پرۆژە یاسای بودجەکەمە باسیەکەین تەقدیریە ئەوە نییە ئیتر ئەمە بەدەست هاتوو بێت تەقدیریە تۆ بۆ سەی تۆ ئێستا پرۆژە یاسای بودجەکەیتە ناو پەرلەمانەوە ئەبێ بە یاسا بۆ ساڵی 2022 بۆ ساڵی 2022 بۆ داهاتوە لەبەرەوە پرۆژێکی تەقدیریە داهاتێکی بەدەستێنراو نییە سەر هات بێت لەبەرەوە ئەتوانرێت لەو کاتا داوای زۆر لە شتەکان بکرێت کە هەیە اینجا هەچی یاسایەکیش خۆی کە هەیە یعنی بە واقع پێویستە ئێمە هەموو هاوڵاتیەکی هەرێمی کوردستان ئەوەمان لا چاک بێت کە هیچ یەکێک لە هێڵی هەژاری و خوار هێڵی هەژاریەوە نەبێت هەمومان هەوڵ بۆ ئەوە بدەین و پێویستە حکوومەتیش هەموو کاتێک هەموو ساڵێک هەموو کابینێک هەوڵەکەی بۆ ئەوە بێ خەڵک نەگاتە خوار هێڵی هەژاری یاخود هێڵی هەژاری یعنی هەوڵ با گوزەرانی خەڵک چاک بکات ئێستا ئێمە لە کاتێکا کە باسی پرۆژەیەکی سۆسیالەکرێت ئەگەر بەو نیسبەتەکەمە بێمە ڕعایی اجتیماعیمان هەیە باشە بەس وەستاوە لە 2000 لە هەمان کاتیشا مەسلەی هاوکاری یاخود منحی خاوەن پێداویستی تایبەتمان هەیە ئەوەشمان هەیە ئەمە ئەوە کەواتە ئێمە ئەبێ لە پێش مشتێکانی کە ئێمە داوای پرۆژە یاسای بودجەمان کرد و لە هەمان کاتیشا تاکو پرۆژە یاسای بودجەیەت یعنی ئەگەر ئێمە هەوڵ بین بێکاری کەم کەینەوانێ هەوڵ بین خەڵک بۆ ئەوەی ڕوو لە کەرتی تایبەت و کەرتی گشتی بکات تا خەڵک بۆ ناچێتە کەرتی تایبەت یعنی زۆر لە دەرچوانمان هەیە خریج وەکو ئیشارەتم پێیا سەرەتا ئەچەند کارمەندی بیانی ئێنن یاخود ئەوەیە بە ناوی فەنیەوە یاخود ئەوەیە کە کرێکەی کەمترە ئیش بۆوانەکەن ئیش بە کارمەندی خۆمان ناکەن ئەمە لەلایەک لەلایەک ترەوانێت کارمەندی خۆمان بۆ ناچێتە کەرتی تایبەت یعنی وڵاتی ئێمە وەها بۆ دایمەن
هەموو کەسێکە لە زووەوە هابوو خەڵک کاتی خۆی سەیرەکەی چوە دایمەن گەنم و پێداویستەکانی ژیانی بۆ ساڵی خستەوە توێتینەوەکو تووشی کارەسات بم لەبەرەوە وڵاتی ئێمە کە بەو شێوەیە ئەوە کولتورێکێتی هەموو کاتێک بیر لە داهاتوویە کاتەوە حەقی خۆشێتی لە کەرتی تایبەتەکە شەریکە اینجا ئێستا سێریکە ئەگەر هەلی شەبێ خەڵک ناچیەقی خۆیەتی بۆ هەواقی خۆشێتی کە بیر لە داهاتوویە کاتەوانێ ئەڵێ داهاتوو چیە لەبەر ئەوەی کارمەندی کەرتی دابێ حەزەکەم کاک حەکیم ئەمە ڕووکەمانێت ئەگەر تەرفەتەوە دواتر بە تێر و تەسەری لەسەر قسە دەکەین دەستە کەرتی تایبەت بۆ داهاتووینێ دەگرێن وڵات بەڵێ سپاس دەکەم دەگەرم وڵات مامۆستا عوسمان سەبارەت بە ئەوەی کار لە دەرەنجامی بێکاریەوەی کە پێشتر باسمان کرد ژمارێکی زۆری زیاتر لە 200,000 دەرچووی دانەمەزراوەیە و ئێستا کۆچی گەنجان هەیە بە پێ کە ڕێژێکی زۆر گەنج کۆز دەکەن بۆچی تاکو ئێستا لەسەر ئاسی بڵین ئەوە حکوومەتی کۆبوونەوەیکی نەکردووە لەو بارەیەوە لەبارەی ئەوەی کرداردەکانی لێکەوتەی بێکاری وای کردووە کە گەنج کۆز بکە لەسەر ئاسی پەرلەمانیش بۆ هیچ کۆبوونەوەیەک نەکراوە بەڵێ حقیقەتەن ئەو باسە تا ئێستا نەکراوە بەڵام ئەگەر هەندێک جاری وا هەیە بڵین بەڕاستی بێخەمی دەستەی سەرۆکایەتی پەرلەمان وای کردووە کە ئەو پێشنیارانە نەکەین زۆر کەڕەتی وا هەبە لەبەر هەڵوێستێکی سیاسی ڕەت کراوەتەوە یان بۆ نمونە لەبەر ئەوەی کە لە فراکسیۆنێکی کە سەر بەدەسەڵات پێشنیارێک کراوە لەوانەیە ئەو پێشنیارە بەلاڕێدا بنابێ بۆ نمونە ئێمە دەربارەی لێبڕینی موچە ڕاگرتنی لێبڕینی موچە ئێمە داواکاریەکمان دایە سەرۆکایەتی پەرلەمان 45 پەرلەمانتار بووین بۆی کەوە بڕیار بدەین حکوومەت بێ لەسەر ڕاگرتنی لێبڕینی موچە هاوتای بڕیارەکەی ئێمە بەشێک لە پەرلەمانتارانی سەر بە دەسەڵات و حکوومەت هەستان پێشنیارێکی هاوتای ئێمەیان تەقدیم کرد بەس بەوەی کەوە لە شەئن و شکۆی ئەو یاداشتەی ئێمە کەمکەنەوە ئەگەر حکوومەت نەهات نەتوانن بڕیار بدەن بەڵام ئێمە بەپێی ئەو مادەی کە پەرلەمانتار پەرلەمان سەرچاوەی یاسادانان و تەشریعی یەکەم دەسەڵاتی یاسادانانە بۆیە داوامان کرد بەڵام بەلاڕێیان دابرد ئێمە داوامان کرد و داواش دەکەین بە بەردەوامی بەڵام دەستەی سەرۆکایەتی پەرلەمان بەڕاستی بێخەمە و هەروەها نایەوێ حکوومەت مولزەم بکە چەند جار داوای بانکێشتی وەزیرێکی بەڕێزمان کردووە کە وەزیرەکە لە ئاس خۆی وەڵامێکی سادی داوەتینەوە دەستەی سەرۆکایەتی نەبووە بەڵێ مامۆستا بۆ بنێرێت چیان کردووە لە چ ئاست و مستەوایەکدایە هەستان گوتیان ئێمە ناتوانین بینە پەرلەمان بە نووسراو ئەگەر بۆ خۆتان دێن ئەگەر ئێمە ناتوانین ئێمەش بایکۆتمان کرد لەوەی کە بچین بۆیە و ئەگەر بێشن لەگەڵیان دانەنیشین بەڵام بەداخەوە دەستەی سەرۆکایەتی پەرلەمان نەیگوت جەنابی وەزیری چۆن تەشریف ناهێنی لە پەرلەمان تۆ لە پەرلەمانەوە متمانت وەرگرتووە بۆیە ئەو دەسەڵاتی ئۆپۆزیسیۆنی لە پەرلەمان بەڕاستی پەراوێز کراوە و هەروەها لە زیاتر لە خۆ عەرزکردن و بەڕاستی خۆ نمایشکردنە باشە بەس مامۆستا جگە لەوەش بڵین سەبارەت بە هەژاری بەشێکی لەوانەیە کە بۆ نمونە چاودێری کۆمەڵایەتی بوو پێشتر بڵین لە 2015 موچەکانیان بڕاوە هۆکاری چیە و چین و توێژە هەژارە لەو کاتەوە کە بە پاساوی چاکسازی موچەکانیان بڕاوە تاکو ئێستا بۆیان نەگەڕاونەتەوە کە بەشێکی زۆریان بێکارن و هەژارن بڵین تاکو ئێستا نەتوانڕا و براوکارێک کە بڕێکەوە تۆژ نەبوو پێیان دەدرا تاکو ئێستا پێیان نادرێت بەڵێ حقیقەتەن ئێمە داواکاریمان تەقدیم کردووە بەوەی کەوە ئەو بەشە کەمەیکەوە وەکو دەستگرۆیەک دەدرا بە و خاوەن پێداویستی تایبەتە یان بێسەرپەرشتیانن یان مناڵەکانی کە خاوەن پێداویستی تایبەتن هەموو ئەو چین توێژانێکەوە یان کابانی ماڵە یان ئەو کەسانی کە لە ماڵەوە دانیشتن کە کاتی خۆ زۆر بانگەشەی بۆ کرا بەڵام ئێستا کە بەداخەوە نەک کابانی ماڵ هەتا وەکو کارمەندەکانی دایرەشان بێموچە کردووە بەڵام حکوومەت وەکو باسم کرد بەڕاستی بەوەی کەوە ئەو ئەرک و واجباتی لەسەرشانی خۆی هەیە بەڕاستی جێبەجێ نەکردو و چاویشی تێوەیەتی یاسای چاکسازی ئەسڵەن کە دەست پێ دەکات بەوەی کەوا یاسای چاکسازی هەموار بکرێت دەست پێ بکرێ لە بیرەنەوت و لە داهات و خاڵە سنووریەکان و داهاتی ناوخۆیەوە دەست پێ دەکات بەڵام بەداخەوە یاسای چاکسازی لە حکوومەتی هەرێم لە گیرفانی خاوەن پێداویستی تایبەت و خانەوادەی سەربەرزی شەهیدان و پێشمەرگە دێرینەکان و هەروەها ئەوانەی کەوا بێسەرپەرشتیارن و ئەوانەی کەوا
کەم ئەندامن و ئەو هەموو چین توێژێکەوە بەداخەوە دەیانبینین منحەیەکی کەمیان هەبوو 50,000 100,000 بۆ بڕاوە بۆیە ئێمەش ئەو داواکاریەمان هەبووە بەڵام حکوومەت بەدەنگ پەرلەمانەوە نایە و هەروەها هەست بە بەرپرسیارەتی سەرشانی خۆی ناکە و خۆی پێ لە پەرلەمان گەورەترە و بەڕاستی ئەو تەنەزول و ئەو ئیعتراف و حەق و مافی کە لەسەر پەرلەمان هەیە بۆ لەسەر حکوومەتی بۆ پەرلەمان بەڕاستی حکوومەت خۆی لێ بێ ئاگا کردووە. باشە ئەی سەبارەت بە کۆمپانیەکان پێشتر ئێوەش وەکو فراکسیۆنەکەی خۆتان بڵێن پرۆژێکتان هەبوو سەبارەت بە ژمارەی زۆر کۆمپانیا باز لەوە دەکرێت کە نزیکەی 30,000 کۆمپانیا لە هەرێمی کوردستان بڵێن تۆمارکراون ئەگەر بڕێکەری کار ببەخسێنەوە ئەوەندە پشت بە کرێکاری دەرەکین نەبەستن کەمێک ڕێژەی بێکاری کەم دەبێتەوە دەتوانانی زانکۆ پەیمانکان سوودی لێ وەردەگرن هیچ دەکرێت لە مرۆوە دەتوانرێت سوودی لێ وەربگیرێت یاخود بۆ حکوومەت کۆمپانیەکان ملزم ناکە کە زیاتر پشت بە کرێکاری ناوخۆیی ببەستن. وەکو جەنابی مامۆسای ئاماژەی پێکردکەوە ئەو هەلی کار کە ڕەخسەندراوە لە بەرژەوەندی هاوڵاتیان و کوردستان نەڕەخسێنراون بەڕاستی لە بەرژەوەندی کەتی تایبەت بووە لە بەرژەوەندی بەرپرسەکان بووە لە بەرژەوەندی حیزبی دەسەڵاتدا بوون بۆیە هەستان کاو کارمەند و کاو کرێکار و کاو خەبیر لەو بوارەوە کەمترین کرێ و ئوزرە و معاشی ماگانەی هەیە چۆن لە وڵاتانەوە ئەوەیان هێناوە بۆیە نەیانویستووە کەەوە هاوڵاتیانی کوردستان لێرانە لەناو پرۆژەکاندا هەم ئیشان بۆ بدۆزنەوە هەم هاوڵاتی خۆی دای بمەزرێن لە شوێنێک لە کەتێش تایبەت لەبەر ئەوەی کەەوە حکومینین هەموو کەتی تایبەتن نانویستە خەڵکی هاوڵاتیە کوردستان بەشداری ئەو پرۆژە و کۆمپانیانە بکەن کەوا لە کوردستان دەست بەکار بوون ئەگەر وابە باوەڕ بکە ئێستا هەلی بێکاری نەدەمان لە کوردستان باوەڕ بکە ئەو گەنجی بە کۆمەڵی گەنجان بۆ هەندەران بەڕاستی نەدەما بەڵام بەداخەوە حکوومەت بێباکە و باچی بەوە نییەکەوە ئەو هەموو دەسەڵات و سەرمایە و ژێرخانەی وڵاتەکەی خۆی وا هەموو سفر بۆەوە لە گەنج و لە خاوەنی ئەو هەموو خیبرە و ئەو هەموو قووەتە زانستێکەوە هەیە باەخی پێ نەداوە. بەڵە سوپاس دەکەم مامۆستا دەلێر سەبارەت بۆی کەویست باسی وکەی کرد لە کەرتی تایبەتە داهاتوونیە بەڵام ئێستا خۆی لەبەرەوە خەڵک ڕوویتیان ئێستا خەڵک دەوێت لە کەرتی تایبەتش ئیش بکە لەوێ شەر هەری کارەکە نیە یاخود بڵێن قۆڕکاری هەیە بۆ هەندێک خەڵک ئشارەتمان پێشتر بۆی کە کارمەندی بیانی کە ئێردێت و ڕێگە لە کارمەندی ناوخۆ ئەگیرە کە کەمتر بچێت یاخود لەوێ پارێکی کەمتریشکە ئێمە باسی کەرتی تایبەت دەکەین کە وتمان کەرتی تایبەت خەڵک بیر لە داهاتی خۆی کاتەوە ئەو کارمەندانیان و کەسانی ئەوانەیە کارکەن حەقی خۆیانە کە حەقی خۆیانە ئەبێ چی بکرێت ئەوە نییە بڵێن وڵات حکومەت وەرە بی دەرێ پێویستە حکومەت کە ئەمە چەند وەزارەتێکی پەیوەندیداری ئەوێت یاسای کار گۆڕانکاری لێ بەسەر بێت یاسای کار کە ئەمە وەزارەتی دارایی ئەوێ وەزارەتی کار و کاروباری کۆمەڵایەتی وەزارەتی خوێندنی باڵای ئەوێت ئەنجومەنی وەزیرانی ئەوێت یعنی پێویستە یاسای کار گۆڕانکاری لێ بەسەر بێ ناڵم وەکو یاسای کاری ئەوروپا ئەڵێم وەکو یاسای کاری وڵاتانی چواردەوەری ئێران تورکیا بۆ لەبەرەوەی خەڵک ئەچێتە کردی تایبەت کە وت حەقی خۆیەتی کاتێکە چێ زیاتر ڕوویتێکە کە داهاتووی هەبێت وکو کردی گشتی خانەنشینی هەبێت کە یاسای کار گۆڕانکاری لێ بەسەر هات یعنی هەموو کارمەندێکی کردی تایبەتیش کە مانگانە تەوقیفاتی تەقاعوتی خۆی با لێ ببڕێت کە ئێستا لە زۆربەی شوێنیشان لێشیان ئەبڕێ و ناشبێ بە خانەنشینی ئەو کاتە کە لیان دەبڕێت با یاسایەکە بێ لە چەند ساڵ خزمەتە لە چەند ساڵ تەمەنە ئەویش عینەن کەرتی گشتی خانەنشین بێت چونکە ئەوە خۆی لە خۆیان حکومەتی ئیسفادەی لەکە ئەو یاسای کارە بگۆڕەیە بۆ نمونەوەکو ئێران حکومەت بۆ ئیسفادەی لەکە حکومەت لەوەدا ئیسفادەی لەکات یعنی تۆ ئەو پارەیەت کە لێ وەرەگرێ مانگانە تەوقیفات کە تۆ کارەکەی لە کاتی کارکردنا ئەو هەر کارمەندێکە کارەکە مانگانە تەوقیفاتی تەقاعوتی خۆی لێ ئەبرێت یعنی بەشی خۆی لێ ئەبرێت لە داهاتوودا بڵێن کە ئەڵێ لە 63 ساڵی بیان 65 ساڵی بێت کە خانەنشین ئەکرێتەوە هەمان ئەو پارەی خۆیەتی لە سندوقێکە ئەیاتەوانێ ئێمە مشکلەکە لەوەیە لە سندوقی خانەنشینیمان هەیە لە سندوقی سلفەکانمان هەیە ئەمە لەلایە لەلایەکترەوانەیە ئەمە زۆر گرنگە کە حکومت بیری لێ بکاتەوانێ وەکو ئەوەمان لێ نێر کە کاتی خۆی میسرەکان چەندەها
خریجی کولیان هەبوو لە وڵاتە ئیشیانە کرد و ئیشی زۆریشون ناڕەحەت بۆی بشین ئێمە ئەبێ خزمەتی دەرچۆکانمانکەن ئەمە لایەکەوە لایەک ترەوانێت لە کاتێکا کە من باسی ئەوەم کرد پرۆژه یاسایی بودجە پێویستە لە ئێساوە داوا بکرێت کە لە مانگی دەبێت حەقە داواکاریکی تر بکرێت تاکو پرۆژه یاسایی بودجە ئێرە پەرلەمانتاران داوای ئەوە کرد سندوقی داهاتی نەوت و غاز کە بووە بە یاسا و دەرچووە و تەنها پێویستی بەوەیە کە هەیئەتی بۆ دروستکرێت دامازرەوەیکی بۆ دروستکرێت ئەوەش بکرێت بۆی بزانین ئێمە داهات بۆی بزانین بەڕوونی لە ڕێگەی پرۆژه یاساوە لە ڕێگەی سندوقی داهاتەوانێ تاکو ڕادەیەک بزان لێ داهاتەکان چەنە و چەند نییە ئەو ساکە داوای پرۆژه یاسایەکی پێشنیازێکی سۆسیالیش بکرێت معقولێتی تێئابێت زانی چەندی هەیە سپاس دەکەم مامۆستا زۆر بە کورتی کەمتر لە خولەکێک سەبارەت بەوەی کە ئێستا داهاتی هەرێم کە باز دەکرێت سەر و 1 تریلیۆن بڵێن دینارە بەشی موچە و خزمەتگوزاری و هەروە بەشێوەش دەکات کە قەرزی بچووک و نازانم بیمەی بێکاری ئەوانە سەر بکرێت بە کورتی سپاس دەکەم. بەڵێ لەبەر ئەوەی کە ئەو ناشەفافیە لە خەرجکردنی داهات و لە کۆکردنەوەی داهاتی ناوخۆ هەیە بەڕاستی ئێمە پێمان وانە بەڕاستی ئەو لێدوان و ئەو بڕیارانێکەوە حکوومەت دیاندا ڕاستەکە باش ناکە بەڵێ هەمووی بەشی موچە و بەشی ئەم هەموو خەرجیانی ناوخۆ دەکا بەڵام حکوومەت بەداخەوە تا ئێستا لەبەر ئەوەی کەەوە تەخشان و پەخشانی بینی حیزبەکان و هەروەها بۆ بەکارهێنان و کڕینی دەنجی هاوڵاتیان لە کاتی بانگەشتان هەموو لەسەر ئەم داهاتەیە هەموو لە قۆڕەخکاری ئەم داهاتەیە بۆیە نایە بیبەخشێ و بیدا بە موچە و بە هەموو خان پێداویست تابەت بۆیە بەڕاستی نەکراوەتە جێبەجێکردن. بەڵێ سپاس دەکەم زۆر سپاس بۆ بەڕێزان مامۆستا عوسمان کانی کوردەی ئەندامی پەرلەمانی کوردستان لە هەولێرەوە هەروە مامۆستا دلێر مەحموود پەرلەمانتاری پێشوو ئابروریان دەستۆی سەرەکی سپاس بۆی بینانی بەڕێز سپاس باوەکاران بخاتان لەگەڵ.